ئەم قوتابیە پێش 3 ساڵ قوتابی بووە لە بەشی یاسا لە زانکۆی سۆران. لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتاییدا دکتۆرە نیشتیمان دیارە سەرپەرشتیاریەکێک لە هۆڵەکان بووە لە چوارچێوەی ڕێنماییەکانی تایبەت بە ڕێخستنی هۆڵەکانی تاقیکردنەوە. شێوازێکی بەسیط ینی دەمەقاڵێکی زۆر بەسیط لەگەڵ ئەم قوتابیە دروستە بێت. دواتر ئەم کێشەیە ینی چوارە سەرکرا لێرانە دواتر کە ئیمتحانەکان تاقیکردنەوەکان تەواو بێ ئەو قوتابی هەوڵی گواستنەوەدا بۆ زانکۆیەکی تر بۆ پێی دیارە ماڵی لە شوێنێکی نزیکترە لەم زانکۆیە نزیکە. بەڵام لەو کاتەوە هەڵستێ بە ئەنجامدانی کۆمەڵێک هەڵس و کەوت وەکو ناردنی نامەی مۆبایل بۆ دکتۆرە نیشتیمان یاخود بە دوواداچوون و زانینی شوێنی نیشتەجێبوونی دکتۆرە نیشتیمان واتە ماڵەکەی. هەموو ئەم کۆمەڵە تەسەڕوفات و هەڵس و کەوتەکە ئەم تۆمەتبارەی دوێنێ ئەم کارە ساتەی خوڵقاند وای کرد جۆرێک لە خەوف ترس لای دڵە ڕاوچێ لای دکتۆرە نیشتیمان دروست بێ. ئەمیش بۆ حیمایەکردنی خۆی بۆ پارێزگاریکردن لە خۆی لە داهاتوونەوەکو ئەم تۆمەتبارە هەڵس و کەوتێک بکات کەوا زیانی پێ بگات پەنا ئاباتە بەر دادگا لە بۆ حیمایەکردنی خۆی. ئیتر دادگاش بەڕێو شوێنی خۆی هەڵەستێت دیارە دوێنێ جەلسەی چوارەمی محکەمەکە بووە لە جیاتیەوە بێتە سۆران ئەم کارە ساتەی خوڵقاندووە.